سڵاتان لەبێت و بەیانیتان باش لە بەیانێکی دیکەی بەیانی 24 لەگەڵ ئێوەین و لەگەڵ خەڵکی کوردستانی خۆشەویست و هەر کوردی زمانێک لە هەر گۆشەیەکی ئەم دنیاە سڵاتان لەبێت بەیانیتان باش هیوادارم کە باش بن لەش ساغ بن تەندروست بن ئەم بەیانێ لەگەڵمان بن پرۆگرامی بەیانی 24 کۆمەڵی بابەتی بۆتان ئامادە کرد وەکو هەر ڕۆژێکی دیکە کە دەزانین و بابەتانە گرنگن و پێویستە کە هاوڵاتیانمان هۆشیار بن لەسەری ئەم بەیانیە خانمانی دووگیان لەگەڵمان بن بابەتەکەمان یەکێک لەوانەی کە هەڵمان بژاردووە لە بابەتانە پێیوەستە بە ئێوەوە ئەویش سەبارەت بەو جوڵانەی کە ئەیکەن چونکە ئێستا وای لێ هاتووە کە خەڵک ئەوەی کە ئەبێت دووگیان ئەبێت ئیتر وازانە نابێت دەست لە ڕەش و سپی بدات وانە ئەمڕۆ لەگەڵمان بن پسپۆڕی تایبەتمان لەگەڵ ئەبێت تەنانەت وەرزشی تایبەتیشتان هەیە ئەمە بابەتێک سەبارەت بە ئەو خانمانی کە دووگیانن بابەتێکی تریش کە قسەی لەسەرەکەی نەویش ئەوەیەکە ئێستا بازاڕە ملیەکان کەمتر خەڵک ڕووی تێەکەن چەندە خۆشیشە بازاڕە ملیەکان ئانی کە سەردانی بازاڕە ملیەکانەکان زانن چەندە جاری وایشتی نایاب لێ پێیاکەیت بابزانین بۆچی کەمتر خەڵک سەردانی بازاڕە ملیەکان دەکات ئەی باشە ئەگەر خەڵکە کەمترە چێتە ئەوێت چ شتێک جێگەی ئەوەی گرتوتەوە مۆڵەکان یاخود بازاڕ ئۆنلاینەکان لەگەڵم بن لەسەر ئەو بابەتەش قساکەین بزانین ئەمە لەسەر کولتور کاریگەری ئەبێت یاخودنا جا ئەمانە بابەتەکانمانن ئەم بەیانیە من پێشکەشتان لە گوندی باڵندا لە دەڤەری بارزانەوە دەست پێەکەین کە دوو جوتیار بڕی 50 تۆنم زەویان بە گەنمە شامی چاندووە دەرەیان کردووە و بۆ دوورینەوەکەیشی ئیدارەی سەربەخۆی سۆران ئامێری تایبەت بە درێنەکردنی بەرهەمەکەی بۆ جوتیارانی ناوچەکە دابین کردووە هەردوو جوتیارەکەش دڵخۆشن بە بەرهەمی ئەمساڵیان و هەر لە ئێستاشەوە گەنمە شامیەکان وەکو ئالیکی ئاژەڵ فرۆشتو و ئەگەریش جوتیارەکانمان دەبینین کە مەشغوڵن ئێستا ئەم چەند ساڵە بە دەرەکردن و دەوروبەری هەولێر ماشەڵڵا پڕ بووە بابزانین ئەمان چۆن کارەکەیانە کرد لەگەڵم دروێنەی گەنمە شامیە لە گوندی باڵندا لە دەڤەری بارزان ئیبراهیم جوتیارێکی ناسراوی دەڤەرەکەیە و ڕووبەرێکی زۆری زەوی بە گەنمە شامیدا چاندووە زۆر زۆر هەیە گرفتی بە بازاڕکردنی نییە و هەر لە ئێستاوە بەرهەمەکەی وەک ئالیکی ئاژەڵ ساخ کردوتەوە ئەو پێشتر زەویەکانی بە گەنم و جۆ دادەچان تقریبا 50 دونەمان چاندیە هەر دونەمەکی پێویستی بە 6 کیلو حتا 5 کیلوە دونەمی هەر کیلوەکی تووەکەش بە 10,000 دیناریە یعنی فەردەی هەیە 19 کیلونی تێدایە بە 195,000 دەکڕین کارگایك لێرە هەیە ئیشیرینەمەیە و لەگە ئاژاڵداریە لەوێن دەرساغ دەکەینەوە داچاندنی گەنمە شامی لە ئیدارەی سۆران لە قۆناخەکانی سەرەتای گەشە سەندندایە و حکوومەتیش بە دابینکردنی ئامێری دروێنەی بەرهەمەکە پاڵپشتی جوتیارانی ناوچەکە دەکات حکوومەتی دەستخوشی لێتکان ئیدۆرە سەربەخۆ سوورۆن ئۆمیرێ بڕینێ مە دۆبین کرێ جێ دەستخوشیە بەس بێرە دۆمە کێشە کۆدیهای مە پێویستیۆ فێرگیسونێکی ژای چونکە ئەف تلەتەریت کچکوک بێژنی ئەنتەر ئەvە جیۆزای پێناستم کێشن دێشێت پتر گەنمەشۆمی بەرفراکەن هەم بوو ئۆلیکی نۆفخودێ زێدا بیتن ئەvە جۆتی کو ئەف ئۆلیکەل دەرڤە بێتن vێگۆڤێ ئەم دێشێن ڕێژا کۆزور چونکی دەشتە کۆزور یۆت بەvە ئەم دێشێن vە ئۆلیکە نۆفخود دۆبینکەن جوتیارانی ئێرە دووەم ساڵە دەستیان بە داچاندنی گەنمە شامی کردووە لەیەکی حەوت وەرزی داچاندن دەست پێ دەکات و لە دوای 3 مانگیش دروێنەی دەکەن بۆ هەر دۆنمێک کە 5 تا 6 کیلۆ بنەتۆی پێویستە 10 تا 12 تۆن ئالیک بڕ دەکات و ئەو ئالیکەی لە گەنمە شامی دروست دەکرێت بۆ ئاژەڵ بە پشتبەستن بە پێکاتە بە سوودەکانی یەکێک لە باشترین ئالیکەکانی ئاژەڵیە تەیفور محەممەد کوردستان 24 گوندی باڵندا دەڤەری بارزان ئیدی بەیانیان لە پرۆگرامی بەیانی 24 کاری ئێمە ئەوەیە کە بە ناو کوردستانی گەورەیە بگەڕی بزانین چ بابەتێک هەیە ئەو بابەتانە بۆ ئێوەی ئازیز
باس بکەین یاخود بیخینە بەرچاو هەپشی سەرێکیش لە دیاربەکر بدەین کە هەشتەمی فستیڤاڵی شانۆیی دەستی پێکردووە و تا 30 ئۆکتۆبەریش بەردەوامە بێت لە فستیڤاڵەکە چالاکی شانۆیی و هوەری تێدا ئەنجام درراوە کە چەندین هونەرمەندیش لە تەواوی باکووری کوردستان بەشداریان کرد. هەشتەمین فستیڤالە شانۆیە باژارê Amedê ku di 20 Cotmehê de dest pê kirda dê 18 lêstgên şanoyê bên nîşandan atölyeyekê û 2 semîner bên li darxistin. Bêje ez heynava çavê te bêje navestin. Ew her tiştê min bû. Ew dostê min bû. Rêveberên festîvalê balê dixşînê ku huner û şano awaz û hêstên vegotina tişte û loma jî di xwe de hêviyên girîng dihevînin. Li hember talankirina her tiştê. Talankirina xwezayê, talankirina çandê ya zimanê ya li ser bedena jinê ya ser li hemberê azadiya jinê çi hebe vegotina me heye, dirûjma me jî ev e û elbet divan festîvalan da jî em perçe bûyîne yani axa me perçeye lê di festîvalên Wîsayê de hêzekî hevbarî derdikeve holê ji her perçeyên Kurdistanê berhemekî tê û em hevdîtinekê çêdikin ev jî ez bawerim him hêviya hunermend jî bilind dike hêviya gel jî bilind dike. Şanogerên ku ji Herêma Kurdistanê beşdarî kiribûn jî balê kişandin girîngiya çalakiyên wiha û ragihandin ku hunera şano li Bakur her diçe di asta gerdûnî de xwe bi pêş dixe. بە شێوەیەکی گشتی ئەم فستیڤاڵە خۆشحاڵی کردم کە هونەرێکی ڕەسەنی جوانی بە پێزی ئەم هونەرمەندە گەورانم بینی و ئەم هونەرمەندە گەورانم ناسی و ئاشنایان بوو. سەبگریاتە ئەرکەک هەیە یۆ هەڵە ئەوروو دەرەم نەکە دڵبێزە ژمەرە Rêveberên festîvalê ragihandin ku di nav civaka Bakur û Diyarbekirê de heza huner û bi taybet jî şanoya Kurdî gelek zêde ye û festîval jî bi beşdariyeka girseyî bi rêva diçe. Heştemîn Mihrîcana Şanoyê ya bajêrê Amedê dê heta 30 mehê bi beşdariya şanoger û lêstgên şanoyê yên li Tirkiye û Bakurê Kurdistanê û Herêma Kurdistanê berdewam bike. Sidiq Eren, Kurdistan 24 Diyarbekir. هەر خانمێک کە دووگیان بوو بێت بە ئەزمونێکا تێپەڕیوە کە هاوشێوەی خانمێکی دیکەیە مەرج نییە دەقا و دەق وەکو یەکتری بن بەڵام ئەو ئەزمونە هەردووکیان پێیا تێپەڕن بەڵام بە جۆرەهای یعنی بە چەند جۆرێکی جیاو ئەست جا هەندێک کەسێ هەر هەستیشی پێ ناکاتە تاوەکو 3-4 مانگیش هەر هەست ناکات کە دووگیانە هەشە هەر لە یەکەم مانگەوە هەستی پێەکات و ئیتر هەندێ لە ڕووی تەندروستیەوە باری تەندروستی تێگاچێت. ئەمانەوێت ڕای چەند ئافرەتێک دەربارەی تەندروستی ژنانی دووگیان و باسکردنی ئەزمموی خۆیان لە کاتی دووگیانی ببیستین جا دواتر دەینە سەر تەوەرەکەمان گفتوگۆکەین لەسەر دووگیانی و وەرزشکردن جوڵاکردن پیاسەکردن هەموو ئەمانە بەیەکەوە لە پسپۆڕی شارەزا ئەپرسی لەگەڵ. ئەگە ژنانی دووگیان زیاتر بە پێ پیادەڕەوی بکەن تا چەندە باشترە بەلای تۆ؟ وڵا زۆر باشە بۆ سیحەتی خۆیان یەکەم بۆ سیحەتی مناڵەکەشیە. کی بە ژنانی دووگیانە؟ وڵا پیانەڵێم هەتا ئەتوانە ڕاضە بکەن هاتوو چۆ بکەن بۆ سیحەتی خۆتان و مناڵەکان باش. دەبێت زۆر هاتو توێ بکەی باشترە بەس ئەوانێ وەختم بخۆم زەختم هەوگە زەختت هەبێ هاتو توێ بکەی زەختت بەرز دەبێتەوە بەس هاتویان لە قەندنە هەتا هاتو توێ بکەی باشە. ئەمە لە چه حاڵەتێکا زیاتر هاتو چۆ بکەن باشترە؟ وەڵا هەر ئەو کاتانێکە زیان هەیە هەر لە ئەوەڵی ڕاهر وایە هەمووی جا هاتو تۆ بۆ هەموو کەسێک باشە نەک بەستا ئەمە شەکرەمە بۆ شەکرەش هەر باشە هاتو چۆکردنەکە بەس بۆ زەختی ماندوو دەبێت دڵت لەبەرەوەی دڵت ماندوو دەبێت بۆی خراپە. کاتە چی بە ژنانی دووگیان ئەڵێیت؟ وڵا جا ئێستا هەر عەمەلیاتە دیجا هاتو چی بکەن و نەکەنن عەمەلیاتەکەیە وڵا هەتاکو بە تەبیعی ببێ باشترە هات بۆیگە هاتو چۆش بکەن بۆی منداڵەکەیان بە تەبیعی ببێ بەس ئەگەر هاتو چۆش نەکەن نەوەڵا زۆر چاکە پیاتە بکە و بگەڕێەوە لە خەمە خەفە دوێ دوور بێ و ئیتر ئاڕیادی بێ و ڕاوە تا چەندە پێت وایە ینی بۆ من خانمانی دووگیان بە تایبەتی پێویستەکە لە جوڵی بەردەوام بەنیان پیادەڕەوی بکەن بۆ ئەوی کە تەندروستێکی خۆیان و مناڵەکەشیان باشتر بێ. وەڵای دەبێ هەوڵ بات تەحەتی باشە ینی باش
ئەوە بەیەکەوە ڕابۆچوونی ئەو خانمانەمان بینی باسی ئەزمموی خۆیانیان کرد و سەبارەت بەوە ئێستا ئێمە گفتوگوی زیاترەکەین لەگەڵ پرۆفیسۆر دکتۆر شەهلا کەریم عەلاف کە پرۆفیسۆرە لە نەخۆشیەکانی ئافرەتان باس لە دووگیانبوون ئەەکەین بەخێر هاتی سەلامەتی من بەیانیت باش و بەیانێکی پڕخێر و بەرەکەت سپاس بەتەوە. دکتۆرە ئەوەی کە زۆر گرنگە لە دووگیانیە ئەوەیە کە هەم دایکەکە سەلامت بێ هەم منداڵەکە سەلامت بێ. بەڵام ئێستا گەیشتن پێشتر خەڵک لە دیا ئیشیە کرد هەر لەتانە لە ناو شاریشا خانمان جوڵەیان زۆر بوو. ئێستا ئەوەی دووگیانە بێ هەر لە سەرەتاوە دەست لە ڕەش و سپینایە ئەو پرداخە ئەوە هەڵناگرێت. خەتاکە لە چییە؟ خەتاکە لەوەیە کە ئێمە ناهۆشیارین یاخود ئێستا نەخۆشیەکان زۆر بوونەوە خانمانی دووگیان ناتوانن جوڵە بکەن. خۆی هەردووکی ڕاستە بەڵام ڕاستەکەی دووەم ینی کۆمنتی دووەم 105 بلین 95 دەربارەی یەکەمەکەی وشیار نینە. مثلەن ئەمە وڵاتە کۆمەلگایمە زۆر قسەی دەکەین و زۆر ڕەیی دەستە خوشک و برادەر و کچە بلک و کچە مامی وەردەگرین. یعنی نەخۆشێکمان هەیە مەتەلەن خینی دەبینی یۆڵداشی لە خوارەیە دکتۆر پێگوتیا زۆر هاتوچوومەکە یان ئەو شتەی مەکە ئەو قسە لە خەیاڵی دەمینێ ئەو ئەویت کە لێک دەداتەوە دەبا ئەم لە ئەوەلی ڕ هاتوچوونەکەم حتە خینی نەبینم و نییە شەکە و هاالە نییە علاقی بە مۆزوعی نییە ئەتوو نۆرمەلی حرەکەی دەکەی هاتوچوو دەکەی زۆر زۆر هیچ کاریگەری لە ڕەحمی نییە ئەگە فکرکەین هەم گۆشتە چکسکۆکەیە لە بن زجیە نەعیلاقی بە پشتە نەعیلاقی بە دەستە نەعیلاقی بە هاتوچوویە یعنی عکسی وەی ئافرەتەکە 6 هەفتەیە زجی ناچمە سەربانێ ناچمە شوقەی سواری سیارەی نابم با لە تاسە نەدرێم عیلاقی نییە ئەتو دەست و پێت دەجوێ لەو حالەتەی عیلاقی بەڕەحمت نییە لە ژۆرێ باش حملەکەت باشە هیچ شتێک تەسیری لێ ناکە هەستان دانیشتن قسەکردن شتی هەڵگرتن حتا ئەوانەش واتە زیاتر یەک ئێستا وای لاتۆ یەک ڕاچێتە بۆ هەر هەمووی بەکارەهێنرێت یەک نەفەر ئەڵێ من باش نەبوو ئەو کای دیکە شکاڵێن ئێمەش دووگیانی بەپاتی سۆری سوۆشیل میدیا ڤایبەر یعنی نەخۆشە کاتەکنم نازم ئەمەلیات بوو چ بوو بەنجی نالێم خراپە ئەوە بەس ئەتوو کو دەپرسیە من لە من پرسە مەپرسە لە ئافرەتی دەورا و پشتت معلوماتی نییە قسەشی بە تو گۆت تەکیید کە لەی نەک بە دوویکەوی نفسی یعنی نفسی بلێن ئەو شتەی دەربارەی کردیە بە گۆتی تێلوت باش دکتۆر شەهلا ئەگەر بگەڕێنەوە سەر ئەو شێوازانەی کە خانمێکی دووگیان ئەتوانێت لە دوایەکە منداڵەکەی پێ بێت و فارغ بێت لەوەی کە هەیەی بۆیە حاڵەتەکانی سزاریانیش زیاتر بووە چونکە جوڵە کەمترە ئەو تەوەسوعی کە ئەبێ هەبێت ناکرێت و پێشتر خانمانی تر جوڵیان زۆر بوو بۆیە مناڵبوونێکی زۆر ئاساییانە بوو بخۆی سزێریان قەیسەری عملیات شتێکی و حالە نییە بلێم ئەوەیان ئەوە زۆر شتی تێدایە حەوزە هێسکە بەژن و باڵای نەخۆشەکەیە حەزبی منداڵەکەیە بەعزەر ئافرەت حەوزی باشە ئەم بەجێ بلم بە طبیعی دەیبی بەس چەند ڕاوەستم لەسەری منداڵەکە دەمری یعنی شتێ عیلاقی بە ئەوەی نییە کە ژانم هات تحملم نەکرد بەس نسبەتی زۆریش هەیە ئەمن نامەوێ ژانی وەرگرم سزێری قەیسەری بکەم حتى منداڵەکەم نەمری ئەوەش غەڵەتە یعنی زۆر شتی بخۆی ئەگەر لە قەیسەری قسەی بکەن یان عملیاتی زگ بکەین زۆر شتی تێدا دێت بەڵام وەکو جوڵە زیاتر تا چەندە جوڵەی باشتر بێت مناڵبوونێکی سروشتی باشتریشیە بێت ئەمە لە علم دەڵێن جولان لە کاتی منداڵبوون یعنی ئەگەر ئافرەتەکە حەوزی باشە منداڵەکە حەزمی باشە دڵی باشە مەجای طبیعیمان دایتێ لەو کاتەی دەلێن یعنی هاتوچوو بکە لە ساڵی ویلادەی بلێن زۆر باش دەبی لۆ منداڵبوونەکەی نەوەعانما یعنی باشتر دەکاتن 100% نا بەس ئەمە ژێنین وەرزش زۆر فکری منداڵبوونەکەی ناکەین فکری هەر بەخۆی سەحەتی نەخۆش ئافرەتی دووجیان دەکەین باشە دکتۆرە ئەگەر وا بێت لە چەند مانگیەوە ئەتوانێت دەست بک بە وەرزشکردنێ کە ئیتر جوڵەکانی قاچ ڕان لاپاڵەکان کەی ئەتوانێت ئیسان ئەتو تەماشا سۆری تەماشای منداڵبوونی دەکەی ئەمش تەماشای ئەوەکەیت کەم ئافرەتی دووجیەکان لێکەم ڕۆژی زجی باشە پێشی زجیش بکە یعنی ئێستا شتێکمانێ پێشی حملی بکە دەچم سوالی دەپرسم ئەرێ ئایا من تەندروستیم باشە قەڵەوبی دەلێم نا زجی مەکە باش نییە بەو حملەی خۆت دابەزێنە کێشت دابەزێنە هاتوچوو بکە ڕاضەی بکە وەزنت هاتە خوارێ 10 کیلۆیەک ئەو جەبحاولی حملی بکە ئەو پێشی حملی بکە حملی کرد وەرزش یەکەم ڕۆژ نۆرمەڵ بژی
بۆچی لادەیەکانی پێشتر نۆرمەل بژیت ئەو حرەکە خینە لە دەجولێتن عەزەلاتە دەجولێتەوە و ناکە وەزنت زیاد بی یعنی یەک ئەوەش دەمانباتە جێچیت کە چیە ئەوەش حاملەی دوو بەشەری خواردنی زۆر بخۆ کێشە دانان زۆر ئاساندە شتی بخۆ بنوە حرەکەی مەکە وەزنت زیاد دەبێ پاش منداڵبوونی وەرە ئەو 15 کیلۆ 16 کیلۆ بینە خوارێ دابەزین زۆر زەحمەتە بخۆشمان دەزانین خواردن و وەرزش و ئەوە لۆ دەهێلی وە بکەیت لە بیداتی حملێ ژنی حاملە پێویستی بە چ ناویتن ئەمن بەعقل دەلێن بەرداغە کشیر مۆزەک پارچە گۆشتی مریشک سەڵاتەک 24 ساعت ئەو دەی بخوا بەسە هەمووش لە حاملە مڵتی ڤایتامینی دەخوا ڤیتامینات دەخوا سێمانجی ئەوەل ئەسڵن بەس فۆلیک ئەسیدی دەوێ من بیستم پرسیار لەسەر ئەو فۆلیک ئەسید و فلفل ئەسیدە بکەم کەواتە گرنگە ئێستا پێشتر خۆ نەبووە نە فۆلیک ئەسید هەبوو نە فلفل ئەسید ئەوانە هیچیان نەئەخورە بەڵام ئەو بڕێی کە پێویست بوو لە خۆراک وەرئەگیرە ئێستا خۆراکەکە وەرنەگیرە ئایا ئەم حەبانە جێگرەوەیە دەگری نەوعانما بالعکسیش زۆر باشە ئەو مڵتی ڤایتامینانە یعنی ئەم دەرێم زینکی وەرگرا زینک لە چ خواردنەچەیە و چەندی بخۆم نازانم ڤیتامین دی لە ناو ئەو سەپلیم هەیە بەس بەشی ناکاتن دەبی حەبی بخۆم ڤیتامین دیت نۆرمەڵ بی ڕۆژێ نیو سەعات دەبی دەست و پێت ڕوود بی هەتا و بە دایرێکت لێت داتن حتى پڕ کاتن جسمت لە کاتی حملی پێویستت زیاترە وەختی خۆی لادەیت چیان دەکردنە ئافرەت دەستی کرایتەوە پێی مەتەلەن هەتاوە زلچی هەڵدەیەخی لە ماڵی خۆی هەتا و لەیدایە ئەمە ئێستاکە داپۆشین شقا ماڵ خانی یعنی کلمت لە پێش تاوی ناگەڕێنەوە بەس هەر پڕی دەکا زۆر پڕی ناکە یعنی بەس باشترە لە هیچ ئەو حەبە و ئەو سەپلیمەنتانە مهمە لەگەلیشی خواردنی خۆراکی مەسەلەن زەڵاتە چێ دەخوا سەڵاتە لە ئەوەی کۆمەلگایمە زۆر بە جوانیدا دەنرێ بەس حسێب ناکەن کە بڵێن مین دیشە ئەوە چی ئەو قابە زەڵاتە دەبی خلاص بی سبەینێ نیورانی ئەوارێ ئافرەتی دووجان دائما غازاتی هەو قەبزە بتستاچی دەکا دەبی سەڵاتەی بخوا سبەینێ نیوران ئەخۆ نالێن بڕۆ دەرمان و حەبی وەرگرە ئاوی زۆر بخۆ هەشت بەرداغ نۆرمەڵ نەک حاملە هەشت بەرداغ ئاوت دەوێ ڕۆژانە حتى قۆڵۆنت باش بی ئەو سەڵاتە و ئەو ئاوش کێشەدا دەبێزێنەوە عنما قەڵەوت ناکە سەڵاتە و ئاوت خواردنی کەمتر دەخۆی ئایا خواردنی کەمتر بخۆم نە سروشتی سەڵاتە دەبی زۆر بیتن مریشتی برژای دەبی زۆر بی ماست و خیار دەبی زۆر بی تەڕە درێ هەیە تەڕی زۆریش لە ئەوی سوکریان هەیە زۆر نە سوکە شکری تێدایە ڕەش ئەوە نییە مەسەلەن قابەتی بخۆم من خورما یان قابەتی شفتی ئەوەش بڕک تەئسیر دەکاتن لە سەحەتی و ئەوەش دەزانین ریاضەکردن دوور دەکا لە ئافرەتی دووجان دوور ناکە کەم دەکاتن سوکەری یعنی زۆر ژن هەیە ئافرەتی دووجان و شەکرەی گرتیان باشە پێش ئەوەی کە بێنە سەر ئەو نەخۆشیانەی کە مەترسی چ نەخۆشیێکی هەیە توش بێ لە کاتی دووجانیە بەڵام مەترسی لە بارچوون ئەوانەی کە دەزی هیبارین بەکارەهێنن و ماوەیەکە بە لەسەر پشت پاڵکەون کەواتە توانین بڵین بۆ کامانە مەترسیدارە ئەگەر وەرزش بکات و جوڵەیەکی بکات کە جوڵەیەکی وەرزش ئاسابێ و زۆر هەڵسوڕێتەوە لە ماڵ یعنی ئەمن وها باس ناکەین يعني بلين زحملي مانجا كودو مانجا سي مانجا ورزش نالين اما نالين ورزش بو حدا يعني بركس تريسا اقصد ورزشكش خراب نبيتن نخوشكا او هز يعني دترسيه ورزشك ممكن من ضال لبرت دور بي سببك ورزش اما دلين تخيني دبيني يعني من ضال لبرتسون تي حاتوتي نورمال كلام عليه ايشي كبابيان سرش نتهبي بروح حديقي حركي بك لهوليا تسبك او بام بيدلم ورزش له حاملي ورزش زياتر اعتماد دك امنامي وزن زياد بي طاني برواتن طاني باشترين بخور رياضه هاتو توا باشا كاتب بياسا كردن بياسا كردن بو ماوي چنك بو جنيكي اساي كا ماوەیەکی دووگیانی ئاسایی هەیە مناڵ نۆرماڵە خۆی نۆرماڵە چەندێک باشە کە ڕۆژانە خۆی دەلێن سەعاتە کونی و خلال هەفتەچی یعنی ئەگەلێک دەینەوە بڵێن تارێگەک ڕۆژێ 20 دقە ڕۆژێ عکسی وەش هەیە دەوێ منداڵی طبیعی بدەسە سامی عەبدڕەحمانی پارکی سامی ڕەحمان دێتەوە پێی ئەوەندە ئەستور بووە تەنگە نەفەس بووە ژنی حاملە تحملی ئەو شتەی ناکە زۆر یعنی ئەتوو تایپی وەرزشەکەی مودەکەش دەبی دیار بی باشە لە چەند مانگیەوە ئیتر نابێ ئاوها فشار بۆ خۆی بهێنێت هەموو لە بیداتی ڕا لە بداية رأتو مازالت داخل لبدايتي نطني كنترولي بكي الأخير آخر دكتورة هندي كس هي الله يتلى حوت مانجي
چۆن خۆت باست کرد لە سەرەتا وتت کاریگەری دەوروبەرت لەسرە دایک پێڵێت پور پێڵێت لە حوت مانگی تر حاضر بەر نەوەک منداڵەکەت بە حوت مانگی بێتتر بە وردە پیاسەکەیان ئەنجار پێڵەن لە حومانگی مەترسیدارە میکە ئەم شتە بۆیە بزانین لە چ مانگێکە ئیتر مەترسی هەیە کەمتر بچێتە دەرەوە کەمتر پیاسە بکات نیمانە ئللاوی نەخۆشە شتەجی هەیە ئەوی دەترسی لی ئەوانە ئەمە نۆرمەڵ لە بیداەتی ڕام دەکەم حتا کێشەم زیاد نەبیتن لە ئەخیری حرەکەی دەکەم پشتێشانم نەبی هێسکم باش بی چاک بنوم یان ئەی وەرزش دەکا نووسنی باشترە لێکەچی وەرزش ناکاتن ئەوەی سترێسی کەم دەبیتن لە دەرێ حتا دەرێکە ئابا دڵگوشران دەتانی چاچیکەوە ڕۆژێ سەعاتە کاتوسوو بکە یعنی ئەو هاتوسیە ڕاضەیە حرەکەیە خین دەجولێ لە جسمت دەستە دەماغت باشە هەرچەندە ئێمە ناتوانین بڵین بەگشتی بەڵام ئەتوانین بڵین ناتوانین بڵین بەگشتی خەڵک وەرزش ناکات بەڵام هەیە بەشێکمان هەیە تەنانەت لە هۆڵەکانی لەش جوانیشن ئەوانەی کە پێشتر لە هۆڵی لەش جوانی وەرزشیان کردووە و دواتر دووگیان ئەبن بۆیان هەیە لە هۆڵەکان وەرزش بکەن یاخود نا هەر ئەوەندەی کە پیاسەیەکی سەعاتێ بکەن بەسە بۆیە وەرزشی ئەو سنتەرانە هەیتیان بخۆیان یانی شتی توندە ئەو جملاستیک و شتوار ئەوان مەمنوعە شتە ئەتیادەکان مثلا سواری بایک سواری پاسکیلی دەسوڕێتەوە جولان لەسەر تریزمیل هاتو چۆکە دەبی حتا زگیش نەوعانما ریاضەکەی ئەسڵەن ئەمە سۆری لە ملەتمان بەکاری ناینیم ئافرەتی دووجیان معڕەزە لەبەر حملەکەی لۆ میز نەڕاگرتن نەوە ریاضەک هەیە دەکاتن درێژ دەبیتن خۆی دەکوشی و دەکاتن ئەوەکە یعنی خۆی توند کاتن عەزەڵاتی حەوزی وە بکاتن کەم کاتن نزبەی میز نەڕاگرتن پاش منداڵبوونی باشە زیادبوونی کێش لە خانمانی دووگیان هەمیشە بێتە هۆی سترێس بۆیان کە خۆی بینێ لە بەرانەوە ئەوە بوام لێ هاتووە ئەوە ئەبێتە هۆکار بۆی کە چۆنە لە ڕووی دەرونیەوە نامورتاح بێت و کێشی زیاد بکات بخۆی حتا 12 چیلۆ ئەخری نۆمانجی نۆرمەڵە بەس ئەوی نازانێتن ئەفرەت دووجان ئەو وەزنە هەموو ئەوە نییە لە شوور کێشەی جسمی ئاوە لە بن پیستە و لە ناو بەشێکی زولالە ئاوە یۆڵداشی منداڵەکەیە حەجمی وەزنی منداڵەکەیە ئەوە وەچی منداڵی دەبی هەر بخۆی دەبینی دژاشەکە زەعیف بووە شل بووە لۆچکە نۆرمەڵ دەبی باش منداڵ بوونی خوا خەڵقی کردی ئەوە لە میزی زوو دەکا میزکردنەکە لۆ داینایە حتا ئەو ئاوە زیادەی لە جسمی دەربێ فعادەتەن پاش منداڵبوونی چلۆ 1 2 چلۆ 3 چلۆ ئەوە زیادەکەیە ئەو بە چ دەبیتن یعنی هەر منداڵی بوو هەفتەی یەکەم ئیستراحەتی کرد هەفتەک باش دەست بکە ریاضەی بکاتن لۆ زگی چانابی بە پشبێندی ببەستی توندی بکە پشبێندی دەبەستی بڕک تونداتی هەست پێ دەکە بەس بیکەوە دەردێتن یعنی زگ زیاد بوونی گەورەبوونی زگ چادەبی بەس بە ریاضەی وەرزشی زگ خاصە یعنی کە عام خۆی نیشتاندن یعنی ئەو لە وەرزشەکان هەیە لە ئینتەرنێتتانی لە گوگڵتانی پەیدا بکەی کو زگم چاکەم زیادە وەزنی زگم پاش منداڵبوونی باشە بابێنە سەر ئەو خانمە دووگیانانەی کە مدمینی قاون قاوەیان زۆر پێخۆشە چایان زۆر دایی کە پرۆگرامان تاوو یەک قاوەی خۆشەوە پێمان بڵیت کە تا چەندە ئەمە دروستە و ئاسایی ئەگەر مدمینی قاوە و قاواخوا قاوە ئەوە جاری چەند تەرکیزەکەی چەندە یعنی وەختی خۆی فینجانێک دەخورە ئێستا دەبینی کەمێکی زۆر دەخۆی بەهۆی قاوە حالیەن پۆپیولەرە زۆر مەشهور بووە دڵگوشڕانی کەم دەکات سوکەری کەم دەکاتن سەحەتت باش دەکات ئەم لەگەلیمە ئەو شتانە لۆچکە بەیەک فکرێگە تەماشا بکەین طبیعیە سروشتیە یعنی شتەکەنێ دروست کرابی نشاستە یعنی محلەبی شەکربی نازانتی ئەوەی تەواو دەکەیتەوە ریجیم لۆ ریجیمی نۆرمەڵ قاوەی بەکاربێنە و ئاوی زۆر بخۆ لەگەت چای و نانی مەخۆ طریقەچی باشە لۆ ئافرەتی دووجان دەلێ کەمیەکەی کەمکە یعنی ئەم بەم دەلێ 2 کوپی ئەوە دیسپۆسەبلەکان 2 حەجم لەوەی ڕۆژانە نۆرمەڵە حتى فێری لە خۆی بکاتن ئەو دوێ بکاتە 4 فنجان یعنی بکاتە 4 جاران ڕۆژێ هەر جاری کەمیەتێکی کەم تەسیری زۆر کەم کەفاینی کەمترە فچا خەفیف بیتن دەتانی 2 جار 3 جار بخواتن زۆر سپاس دەکەین پرۆفسەر شەهلا کەریم علەف ئەم بەیانیە میوانی ئێمە بووی سپاس بۆ ڕێنماییەکە سەرچاوم ئەنیتان خێبێ
باسی ناوچە گەشتیاریەکانی قەزای ئاکرێ ئەەکەم کە پڕە لە جوانی وە سروشتێکی سەرنج ڕاکێشیشی هەیە. ساڵانە لە هەموو وەرزەکانە گەشتیاران حەز دەکەن کە سەردانی بکەن وە کاتێکی ئاسوودە بە ئارامی لە ناو هەوای پاک دیمەنی سەرنج ڕاکێش لەسەر برن. وڵای 24 ئەم جارە چۆتە ناوچەی گەشتیاری کرێپش لە سنووری ئاکرێ و وێنەکان بە کوالەتی بەرز ئەگوازێتەوە. فەڵای 24 بەخێر بێی بە گوندێ گربیش. ئەڤە 30 ساڵە شوڵە من فەلۆحەتی و ئەف بخوێ شوولێت کەم و مێشن و برنجە و کونجینە و یعنی شوڵەمە گوند و ئەڤەیە. هەوای گربیشش گەلێکی خوشە. ئەلحەمدولیلای بئۆڤە گربیشە بئۆڤە زراعەت زوو لێ تێتەگرن چ بەلۆینی ئەلحەمدولیلا. ئەس شوولێ مێشۆشت کەم و شوولێ ڕازێ دێم بکەم و شوولێ سمۆقێت کەم و هەموو شوولام بکەین. مەسەلا بەرو بە ئەوێ گربیشێ یعنی زێدە شتێمەیە جوانە. وەختی چیتە سووکێ یعنی بەر چ سەخمەرۆتۆ چ ئۆڤ و زورە. بەر ئۆڤێ هەل هەنۆروکێ بگرە هەل هەژیرێ بگرە یعنی وەختی کو چوو گومر کۆمە ئەم بفرونیت بین دەبێنێ گربیشی هەندە خلۆس. یعنی شتێمە گەلێکی جوانە هەل هەژیرێ بگرە گویزۆ گربیشێ بگرە تریە گربیشێ بگرە خەرچست یعنی یێ بەرزە وەختی کو چوو گوم مە بەرە سووکێ. لە دوای ئەوەی کە چەندین بازاڕی نوێ کراوەتەوە ئیدیواکات کە بازاڕە ملیەکان و مێژوویەکان بە تایبەتی ئێستا باسی ئاکرێکم لە ئاکرێ وەکو جاران کڕیار ڕویان تێنەکات. اینجا بازارەکە گەروە بە سارد و سڕی بەخۆیەوە بینێت. ئێمە گوزەرێکەکەی بە ناو بازارەکە و دڵگرانی فرۆشیارەکانی ناو بازارەکە گوازینەوە ئەوان داوای ئەوە ئەکەن کە نابێت ئەو بازارە فەرامۆش بکرێت چونکە ئەو بەشێکە لە مێژووی شارەکە. کەڤنترین بازارê millî ye li Akrê ku weke dîmenan da dihête dîtiniye beref çûlbînê û nemanê ve çît. Bijar firûşyarek navavî bazarî ye. Ew de diyar kirin ku piştî hin bazarên nû li derdora bazarê wan hatîn vekirin. Êdî bazarê ew têda firûştinê dikin yê berif çûlbînê û daxistinê ve çît. Ev bojarê me millî beref nemanê çît. Çenku bû bojarê niyê ve dikin ber hindê ev bojare beref nemanê ye. Ehtimam nemaye. Ehtimamê pê nadin. Bojarê niyê têne çêkirin û lêreş ya têta xwarê kiryar nemaye vî bojarayê da. Gelek gelek ya lawoz bê ya beref nemanê ve çîtin ev xasan ev bojarê me dikevnêt Akrê. Ji bo bazarkirinê ibtevî awayekî welatî an ku kiryar zêdetir itniha da serinca xwe den ber bazarên serdemiyan e. Ji ber ku bigotina wana itnavê da tevî pêtivî ibdestkevin û xwedan xizmetguzarîne. Bazarê nî xweştir e. Park çi dimînî gerajê Saroyê lê heye hemû tiştekî lê heye bazarê nî. Bazarê kevin qemî çi hemû tişt deste nekevît. Bes lêre tu bazarê hemû tiştê lê û tiştê cidî dîşê lê. Yê modêlê lê, tiştê ciwanê lê. Em bi hendê ez hez kim bême bazarê nî. Heta ku beriya 20 salan itnava senterê qeza Akrê da tinê du bazar hebûyne lê niha da hejmara wana ya geheştê heşt bazaran û ev heneyê wekirî ku bazarê millî ber bi çûlbînê ve biçît.
دناوا جواکی می کردواری دا گوتنه که کد بیشتن اگر نیهاتن کون خلاتن اف گوتنه هنه ریک بوان جور بازارین ملیه هاتی کد وگا ودا پشتی بازارین نوت نوکرن او یه برف نمانه وچن. آری حسین کردستان 24 آکره. باش ئەگەر وا بێت ئەوە مێژووی ئەو بازارە ملیانەی کە بەو شێوەیە ساڵەهای ساڵە هەیەن لە مەترسیان ئەگەر وا بێت دیسانەوە مێژووی شارەکەش لە مەترسیدا چکەوە بەشێکە لە مێژووی شارەکە و کللتوری شارەکەش نیشان ئەدات. ئەم بەیانە زیاتر قسە لەسەرم بابەتە شەکەین کە کاوە عەبدولعەزیز ئابووری ناس و مامۆستای زانکۆ لەگەڵمان ئەبێت سڵاوت لێبێ و بەیانیت باش کاکاوە. دەبێ بزانم هۆکار چییە کە ئێستا بازارە ملیەکان چۆڵیەک یاخود سارد و سڕیەک بە خۆیانەوە ئەبینن بۆچی ئەگەڕێتەوە ئەم پێشکەوتنەوەی کردووە کە ئەو شتە بایەخداری کە پێشتر هەمان بۆ ئێستا بێ بایەخ بێ لە لامان؟ بله زور سپاس پیداته و سپیدا همی تماشاوان کردستان 24 باش بیتن هلبت بابت بازار ملی بابت که سر آس جهان همیه بازار ملی هنه بازار شعبی هنه اوین لوکال اوانو که هرما کردستان هی قناغ چوی دا بازار ملی گشه که باشتر هبو رنگت و قناغ دا هدی الکیمی دن بس رامان اونینه که امش بها و سنگا بازار ملی کم بکن چونکه بازار ملی زانستن آبوری دا بدویه که دویا بیتن هبن هاوشوی همی ولاتن پیشکفتی بونمونه که ام تماشا بکن بریتانیا جادا پورتوپیلو هیا ایطالیا کولانو جادن فينيسيا هنا اسطنبول هنا القاهره هنا الهر جهه كي الهر ولاطه كي اف بازار هنا باش كاكاو تا نگرنگه ام بازارانه پارێزگاریان لێ بکرێت بله البته زور گرنگه زور گرنگه بازار پارێزگاری لێ بکەن چونکی دوان بازار دا کمک فاکتر و هوکر هنه بنا آلاف بو دوباره و جاندن و گشه بازاری السر آست نافخوی السر آست درکیجیک بازار ملی ایکشوان هوکارای اوید بیتا در فتکا باش بو راکشان و گشتیار بونمانه گشتیار دورو برین هرما کردستان خارون و راست عراق دم بینت کردستان دا پشکیش روشنبیری و کلتور و دابونری تم بابو باپیرت ما ادوان بازارت ملی دا ببینن پشکی شارستانیت تا ملت کردت نوان بازار دا ببینن چونکی ناو بازارت ملی دا تشت مدرن زیب زینای تفروتن پتر او تشت اوه هاتیه کار اینان یانجیک میجویک در بازکری او تی تفروتن دی سانه که گرینگی آوه ود گرتن بوه که هر خزانک هر تاکک دوباره پیدویب نیجن کرنا ناف مال و کلو پلین خوهیه اف کلو پلین دی ویا بیتن جهک هبیتن لیب فروشیتن چل سر آسته پیداویسیت ناف مال و لینانگه و دیکوری و برک و محفیر و قنپه و تلویزیون و آولا و آمیر دیبن چل سر آست طیر و طوال و ترش و بالنده و تشت حسابن و حتی دماهی واتا گرینگی های بو هر دوله هم بو بکری هم بو فروشکاری باشە بله کاکاوە ئێوەکو بەڵێ هۆکار بۆچی لاواز بووە بەڵێ بۆچی لاواز بووە وەکو ئابوورناسێک ئەمە بۆچی ئەگەڕێننەوە چی بکرێت بۆ ئەوەی کە ئەم بازارانە جارێکی تر چۆنەڵێت ڕۆحیان بکرێتەوە بەبەر کە ئەوەندە گرنگیان هەیە لە ڕووی کولتوریەکەی و لە ڕووی ئابوووریەکەشی و گەشتیان ڕاکێشت چی بکرێت بۆی کە ئەم بازاران جارێکی تر بژانەوە بە خۆیان ببیننەوە بله هلبت اگر سرکی لاواز بونا وان بازار انکیم بونا و اوکو باجرین برفره بوین کمالگاین برفره بوین آلا و آمیرین و گاستن باشتر التاتین هر گرکه که بازار کو دکان و مارکت و سوپرمارکت و هایپر مارکت هاتی نوکرن هر دمه کو القلاج کن جدا جدا بازار جدا جدا هبن او فوکسا بکری و بکاربری سر یک بازار یه لوکال او محلی آنی ملی دیکیم کتن دیسانه که جیک بویه که زفرتن رنگه تا راده که باشتر بونا بجیو جیانا خلقه که ایدی کس زیبزی بیرل کرینا تشته کارهات یعنی مستعمل نکتن یک سر بیر الهنده بکتن کو بچیتن تشتکی تازه یعنی نی بکریتن حالا سیج او کو پراستی ما وکی حکومت هرما کردستان سر آست حکومت خوجه یعنی جواتا باجروانیا پارزگاه بیت یا ناوچه بیت یا دورداری بیت وکی قضا بیتن یا کمالگاه بیتن نشاین جهه که پاقش یه رخصتی یه پیداویستین
کرین و فروت نیت ده هبن خدمت گزارین رینشنه و بهنودان و دست آو و تشت توسات ده هبن درست بکن بوی که کدام قصد تویره خلک قصد که تویره دمه که دست نشان کری دان پروژه که دست نشان کری دا پشیتن هر تشتی بکریتن پشیتن بین فرهایی که و خوشی که جیشوی ویجی ببینید. باشه. کاکا تا چندێکیش گرنگە کە ئەو بازارانە و ئەو دوکانانەی کە لە ناو بازارانە هەن ئەو بابەتانە بفرۆشن کە کولتوری ئەو شارە دەرەخات یاخود کاری دەستی ئەو خەڵکی ئەو شارەیە ئەمە تا چەند کاریگەریە کات بووە گەشتیارێکی زیاتر ڕۆیان تێ بکە و بە بەردەوامیش ئەتوانین بڵین بەرهەمی ناوخۆیی هەبێت لەو دوکانانە و لەو بازارانە. هلبت افا بابت زور گرنگه ایکش مرمن پیدا بونو هبونا بازار ملی لهر جهه کی بوی که کتب شی دست کاری آنجی پیداویسیت نافخو اوید خلق کوجت بیته آن خلق برهم تینیتن تو شی توی بازاری دا نمایش بکی وقتی تو شای برهم نافخوت ناف بازاری دا نمایش بکی وقتی تو شای در فتو دلیون کاری بو خلقی که پیدا کی اول پش بازاری کارد کن و بازار بیت امراضک بو فروتنا و بو خلقی که دی و تا و جوله کا آبوری بزاو کا آبوری پیدا بو دم بزاو آبوری پیدا بیتن لشیناوی که کدهاتش بازار کردستان و بازار باجر هرم در کویتن دی بیت درگه هک بو هاتنا دهاتی هاتنا پاره بو ناف کردستان و کم کرنا رژیم بکاری و کم کرنا رژیم هجاریه و دیسانه که خوش کرنا جیانا خلقه که آواد بجنه خوشگذرانی آبوری السر آست نافخو سر آست اجتماعی مل هرم کردستان یعنی قناغ چوی گلک جارا آفرت هبویه دست رنگین بویه شاید دست کاری بکتن صوفی پهریه جلو برگا بر محفیرا جرکا و مسینا تشتی دیت ناف ماله ین فخاری لی بازارک نبویه بشیتن وی کلو پله برهماتی شوان دستت رنگین اوید نافخو بشیتن بکتا بازار و بکتا پارک و بردوامی بدته اگر ما بازار ملی هبیتن از الوی باوره ما ایدی خلکک رنگ چاوی آلنده نبیتن درگه حکمت بقوتن کما دام از رینه یانج در فتو کاری بوم بینه خلکک دیشیتن ورشاب خو وکتن و تا دکانا وکتن کشکا وکتن و کلو پلین برهم تینیتن هکر بازاره که باش هبیتن دیشیتن ببیتن درگه هک کب دهان گنج اندیجی طولاز اندیجی شکچ و کرال دفخوب دتا کار او کار دستین جوان آن او نمایشو برهم نافخو حتی برهم چاندنی بیت برهم پلورا بیتن زیده کتن و لوی بازار ملی فروشیتن چونکی انجام بازار ملی او کتب شی پترترین قباره کرسته یه برهماتی تیدا فروشی و بهای که گنجایشی که چونکه خلق یک جیل بازار ملی رنگه او تشت دست خیتن هکر همان تش بیتن همان کوالیتی بیتن تنل سوپرمارکت که بیتن بهای سوپرمارکت پتر بیتجوی چونکه تیچوی وی الویره که امتره همش لایه کریا جهی وکی عرض و خانی یعنی وکی عقار همش لایه باجو خیکا و اول رنگ باجه نداد اوی دیگل باجه بداد همش لایه تیچوی اندی ین ایداری اوی گلک فرمانبر و سکیورتی و کارب و الکتریت و افشه بن البازار ملی افتشتن هبن اوه همی او تیچوی زیدل سروی بر همین ایری دی زیده بن البازار ملی دیکیم بن اوه دی بوی گنجای بیت بشید تشتی ارزان فروشیتن اوی بوی دست نادد تشتی ارزان فروشیتن و اف هاو کشه دی پترت برجوند یا بازاری به کاربری دا بیتن کدام بشید البازار که ملی کلو پلکی بکریتن بشید باشتر و ارزانتر بکریتن اش جه کدی بله زور باشه زور سپاس بو که عبدالعزیز آبوریناس و مامۆستای زانکۆ ئەم بەیانیە سەبارەت بە بازارە ملیەکان گفتوگۆمان کرد بۆ هیوایی کە بازارە ملیەکان بژانەوەیکی تەواو بە خۆیان ببینن و ببنە سەرچاوەیەکی داهات بۆ خەڵکی ناوچەکە کە وەکو گەشتیاران و خەڵکانی دیکە سەردانی ئەو شوێنە بکەن و کولتور و مێژووی کورد و کوردستانیش بە جوانی نیشانی خەڵک بدەن. سپاس دەکەین. مەترسی لەسەر فۆلکلۆر و هونەری کوردی وای کردووە کە لە سلێمانی گرنگی زیاتر بە گۆرانی و فۆلکلۆری کوردی بدرێت کۆنسرتی تایبەت بە گۆرانی و مێلۆدی فۆلکلۆری و کەلەپوری کوردی ئەم ماوەیە زۆر زیاتریش ساز ئەکرێت لە دوای کە مەترسیە هەیە چونکە کاڵبوونەوەی مێلۆدی کوردی یەکێکە لەو بابەتانەی کە لە ناوەندە هونەری و وێژەیەکاندا جێگەی گفتوگۆ و بایەخپێدانەوە و کە گفتوگوی لەسەر ئەکرێت چی بکرێت کە ئەو کولتورۆکو خۆی ببێنێت. نەقیبی سەردیکای هونەرمەندانیش باس لەوا کات کە مەترسیەکە لەسەر هونەری ڕەسەنی کوردی زۆرە
ئەشتوانە بڵین مەترسیەکی زۆر گەورەشە و پێویستەکە لایەنە پەیوەندیدارەکان بە زووترین کات بایەخی تایبەتی پێ بچن. ئێوارە کۆنسێرتێکی جیاواز لە سلێمانی، گۆرانی و میلۆدیە فۆلکلۆریەکان و دەرینەکان لێرە دەبیسترێن. تیپی میلی هونەری سلێمانی و ژمارەیەک هونەرمەند ئەم کۆنسێرتەیان بەڕێوە برد. ئاوازە ڕەسەنە کوردیەکانیان بەکارهێناوە. ئامانجانە فۆلکلۆر و ئاوازی کوردی کاڵ نەبێتەوە و بیر نەچێتەوە. ساڵانە ئەگەر لەم چەشنە کۆنسێرتانە بکرێت بۆ دووبارە زیندوکردنەوەی ئەم جۆرە گۆرانی میلۆدیانە و دووبارە ئاشناکردنی بەگوێی تاچی کوردی لەبەرەوەی کە مناڵی کورد گەنجی کورد با بزانن کە ئێمە فەرشێکی ڕەنگینمان هەیە لە فۆلکلۆر و ئاواز و گۆرانی. کەم ئامادەبوونی هاوڵاتیان لەم جۆرە کۆنسێرتانە کە بە خۆڕاییە نیشانەی زەنگێکی مەترسیدارە بۆ نەمانی نۆچەی فۆلکلۆری و زیاتر بایەخدانی هونەرمەندانی لاو بۆ مۆسیقا و فۆلکلۆری بیانی. بۆیە سندیکای هونەرمەندانی کوردستان دەڵێن دەبێت لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەم پرسە پاڵپشتی هونەر و فۆلکلۆری کوردی بکەن، چونکە ترس لەسەر کاڵبوونەوەیان هەیە لە نێونەوەی ئێستا. شەپۆلێکی زۆری گۆرانی بیانی ڕووی لە ئێمە کردووەوە مەترسیەکی نەتەوەی گەورە لەسەر کورد هەیە لە ڕووی کللتورۆ لە ڕووی هونەرەوە، بۆیە ئێمە سندیکای هونەرمەندانی کوردستان پاڵپشتی تەواوەتی ئەم جۆرە کۆنسێرتاناکەین. سلێمانی هەمیشە شاری هونەرە ڕەسەنەکان بووە، بۆیە بە ئەنجامدانی ئەم جۆرە لە کۆنسێرت بۆ هونەری ڕەسەن و ئاوازی فۆلکلۆری کوردی هەوڵەدەن دووپات لە زیندوی هونەری ڕەسەنی کوردی بکەنەوە ئەگەر چی کاڵ بۆتەوە. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی. با باسی گەنجێکی دانیشتوی بەریتانیا بکەین کە دەستی بە پرۆژەی گەشتکردنی بێفڕین کردووە. ئێستا هاتۆتە هەرێمی کوردستان و لە شاری هەولێرە و دەیەوێت کە بە پاسکیل بچێتە مسر و بۆی کە بەشدار بێت لە کۆنفرانسێکی ژینگەیی بەبێ بەکارهێنانی فڕین وەک پەیامێک بۆ گرنگیدان بە ژینگە ئەم کاراکەت. دان لە بەریتانیەوە هاتووە. ئامانجێتی لە ماوەی 10 ساڵی تەمەنیدا تەنیا بە پایسکل و بێفرۆکە گەشت بۆ 100 وڵات بکات. دەیەوێت گەشتی وڵاتی میسر بکات بێفڕین بۆ بەشداریکردن لە گەورەترین کۆنفرانسی گۆڕانکاری ژینگەیەکان. کوردستانی بە پارێزراوترین شوێن هەڵبژاردووە بۆی بەرەو میسر بڕوات. هاتووم بۆ ئەوەی چیرۆکی گەشتکردنی دان بزانم. ئەو چەندەها کیلۆمەتری بڕیوە. باس لەو بربەستانە دەکات گەرگەشتەوانێک بێوێت بە پایسکل گەشت بکات. سەختیەکانی گەشتکردن بە پایسکل زۆرە، ماندووبوونی زۆرە، بە تایبەت ئەگەر پایسکلێکی گونجاو نەبێت بۆ گەشتکردن، بەڵام دەتوانی هەڵی بگریان بیخێنا و شەمەندەفەر یان هەر شتێکی دیکە. دەبێت سەلامەتی ڕێگاوبان لە بەرچاو بگری. بەڕاستی ئێرە شێتانەترین هاتووی هەیە لە هەولێر. من دەمەوێت گرنگی گەشتی کەم کاربۆنی نیشان بدەم، نیشانی ئەو کەسانە بدەم کە لە کۆنفرانسەکەن و باسی ئەم بابەتە بکەم. ئەوەی ئێستا دەیکەین بەس نییە بۆ پاراستنی هەسارەکەمان. فرایە و ئێڵی دەرهێنەر و سینەما فۆتۆگرافەرن. هاوڕێگەی گەشتە دوور و درێژەکەی دانن، بەڵام ئەوان بە فڕۆکە گەشتەکان بۆ ئەو شوێنەی دان بۆ دەچێت. مەبەستیانە سەرکەشیەکەی دان کە گەشتی بێفڕینە دیکۆمنت بکەن و ئەو پەیامەش بگێنن کە گەشتکردن با فڕۆکە کاربۆنێکی زۆر دروست دەکات و زیان بە ژینگە دەگەێنێت.
decided to do a documentary about Dan who travels to Egypt. بڕیارماندا دۆکیۆمنتارێک دەربارەی جان بکەین کە گەشتی وڵاتی مسر دەکات بە بێفڕین. ئەو زیاتر تەرکیز لەسەر ئابووری دەکات. دەمانێت ئەو پیشان بدەین کە چەند سەختە گەشتی جیهان بکەی بە بێفڕین و گەشتی کەم تێچوو. ئێمە لە دوای ئەوین وێنێ دەگرین کە پاس و شەمەندەفەرەکان دەگرێت و لەگەڵی بەردەوام دەبین. دەمانەوێت نیشان بدەین کە هەموو کەس دەتوانێت و خۆشیشە گەشتی بێفڕین. تا ئێستا لە هەرێمی کوردستان لێخوڕنی پایسکل نەیتوانیوە شوێنی ئۆتۆمبیل بگرێتەوە کە خودی هاوڵاتیان بۆ تەنها هۆکارێکی دەگەڕێنەوە. پاسکلەکەم لە ماڵەیە بەکاری نایەنم یەک دوزار بەکارم هێنا بەڕاستی خەڵک بە چاوەچکە سەیری دەکرد دەوێت ئەها ئەوە لەبەر پارە و لەبەر بەنزین شتیوات سیارەکە لە ماڵە ڕاگرتە بە پاسکلی هات سۆیلەکە خۆدەنا زۆرشم عەزێ پاسکلەکەی بەکاربێنم دەگەرێت تووسە دوو هۆکاری یەکیان خەڵکێک زۆر پێ دەلێت چێکی پێم عیبە يعني مثلا باسكي اللي بخورم لا زيان دوم كيش يعني وكو بري يعني الريقا بانا كوهانية زاد كوهانية مثلا دەست بە پاسکل هاژتون ئۆشتانە بکاتن. ساڵانە زیاتر لە 9 ملیۆن کەس لە جیهاندا بەهۆی پیسبوونی ژنگەوە گیان لەدەستدەدەن کە یەکێک لە هۆکارە سەرچەکان بەپێی داتای ڕێکخراوی WHO ساڵانە زیاتر لە 9 ملیۆن کەس لە جیهاندا بەهۆی پیسبوونی ژینگەوە گیان لەدەستدەدەن کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکان زۆری ژمارە ئۆتۆمبیل و کاریگەری ئۆتۆمبیلە لە ڕێگەی دوانۆکسیدی کاربۆنەوە کە دەبێتە هۆی دەردانی گازە ژەهراویەکان. شەیمە بایس کوردستان 24 هەولێر. جا ئەمە بەس تەنیا دان نییە کە کارێکی وای کردووە جگەلەوە باسی خانمێکی دیکەشتان بۆ ئەەکەم خانمێکتان بۆ ئەەکەم کە بە هەمان شێوەی دان دەوێت سەفەرکە ئەویش بە هەمان شێوەی دان بە پایسکل. جا ئەم خەڵکی سویسرایە ناویشی لیا بۆرەرە کە ئافرەتێکی تەمەەن 30 ساڵانە خۆی سویسریە و جگە لە خۆی بە تەنیا نیە منداڵە 5 ساڵانەکەشی لەگەڵە. بڕیاریشی داوە کە بە پاسکلەکەی گەشت بۆ چەندین وڵات بکات و تا ئێستا هزاران کیلۆمەتریان پێکەوە بڕیوە لەگەڵ منداڵەکەی. ئێستا گەیشتنەتە کۆ ئێستا لە دهۆک. هەردەم هزرا گەشتکردنێ لە دەف من هەبوو کۆ ئەسل جیهانێ بگەرم و کەلتورێن جودا ببینم. هەروەها زێدەتر خۆشی بنیاسم. ئەس لە سویسرا دژیام من کوڕێ خۆتیم خودان دکرد. من بریاردا ئەسویژی دگەل خۆ بگەڕینم و دنیای نیشا بدم. ژنشکەکیڤە من هزرا پایسکلێ کرد. هەرچەندە بەرینها من پایسکل سواری نەکریە. من پایسکلەکە دەستدۆیە کڕی و من دەست پێ کرد. ji سویسرا دەرکەتم و هێدی و ڕۆژ بڕۆژ و نها ژی ئەم گەهشتی نەوێدێ. بڕاستی من بخۆشی هزر نەتکرد ئەس بگهم وێدێ. بەلێ دەماز گەهشتم تورکیا من گوت بۆچی ئەس نەچم بەرە فرۆشەڵاتێ پتر و vê deverêjî bibînim û birastî min dizanî godinha da ev dercehekê aram e û çi arîşe lênînin. Lewra min viya ez bêm vêdê û çavên xwe bibînim û ez gelek kêfxweşim godinha da esil vêdê me. دەربارەی کوڕێ من تیم ڕاستە دەتەمەنێ 5 ساڵیەدەیە و یە بچووکە بەلێ پابەوی گەلک باشە هەر ژنهادە بگەرە دا وڵاتێن جودا ببینێ و بزانێ هەر ملەتێک جیاوازیە خۆ هەیە و کەلتورێکی تایبەت هەیە دەما ئەو مەزن دەبە دێ بزانێ گۆدنیا پێک هاتیە ژ وڵات و ملەتێن جودا جودا و دێ فێر بێ چاوا دێ حەش کەلتورێن جودا بکە و کەسێن شرەنگێن جودا ژی قبول بکە. مەرەما مژوێ چەندێ من vîya ئەسپەیامەکی بگihîn me jinan ku eker mirov hez hebe dikarê gelek karan bike. Mirov hezeka zêdeya hey eker bizane bikar bîne dikare gelek rêyan li ber xwe veke.
There are different countries, and in each country everything is sometimes a little bit different. ئەبڵاوکردنەوەی ئەم کولتورە جوانە کە کولتوری پاسکیل سواریە بۆ هیوایی کە خەڵکی کوردستانیش پاسکیل سواری زیاتر بکەن بە کولتورە ناو کوردستان بۆی کە کوردستانێکی پاک و ژینگێکی پاکمان هەبێت ئەم بەیانیە پرۆگرامەکەمان لێرە ئاها بە شێوەیە کۆتایی بێ. هیوادارم کە پرۆگرام بەدڵی ئێوە بێت. کاتان لەگەڵ هەڵتانەوە.